بنابی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی نیعمەتەکانی نیعمەتی ئیمان و نیعمەتی عەقڵ و نیعمەتی ئەخلاق و نیعمەتی ئەوەش کە بە ئومەتی پێغەمبەری خوای هەژمار کردوین صلی الله عليه وسلم. ئەو خوایی کە مرۆڤ لە ئاست نیعمەتەکان و ژماردنی نیعمەتەکانیان کۆڵەوار و دەستەوەستانە. درود و سڵاوات و میهرەبانی خوا بە قەد ژمارەی دڵۆپە بارانەکان گەڵای درەخت لمی کەنار دەریاکان و تەواوی ژمارەی مێر و زیندەوەرانی خوا ئەنێرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و ڕێنیشاندەر و سەرمەشقی دنیا و قیامەتمان محەممەدی کوڕی عەبدوڵڵای بەڕێزترین و بە ئەخلاقترین و بە شەرەفترین بەندە و دروستکراوی خوا صلی الله عليه وسلم. داوای فەڕ و بەرەکەت و میهرەبانی و بەزەیی و سۆزی خوای گەورە ژەخوازین بۆ خۆمان و خانەوادە و خێزان و دڵ و دەروون و کوردستانمان. ئومێدەکەین لەژێر سایە و ڕەحم و میهرەبانی خوایە بژین و بگەڕێنەوە لای خوا. لە بەردەم دەرگای میهرەبانی خواداین لە یەکێک لە وێزگە گرنگەکان کە بۆ ژیانی موسڵمانانی داناوە، ئەویش چەند ڕۆژێکی تر پێدەخەینە نێو باشترین ڕۆژەکانی ساڵەوە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگیەکی زۆری پێداوە. ئێمەش لە درێژەی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ خۆ ئامادەکردنێکی باش، بۆ ئیستیعدادێکی باش، بۆ خۆپڕچەکردنێکی باش، بۆ ئاشتبوونەوەیەکی باشی خۆمان لەگەڵ خوایە تەواوی زۆربەی بەرنامەکانمان بۆ ئەوەیە کە موسڵمان هەر لە ئێستەوە بە گرنگیەکی زۆرەوە سەیری مانگی پیرۆزی ڕەمەزان بکە. ڕەمەزان کاتە یەکێک لەو وێزگە گرنگانەی کە تێیدا لەگەڵ خوایە ئاش دەبێتەوە و تێیدا دەگەڕێتەوە بۆ لای خوا و بۆ ئەوەی بەردەوامیش گوارەیەک بێ لەگوێ ئەو کەساندا کە لە ئێستەوە تەمەڵی یا بڕیاریان داوە ڕۆژە پیرۆزەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان هەروە بە سادەیی و بە ساکاری بەسەریان بڕەوە ئەو کەسانەشی کەوا بەهۆی گوناهێکی بچووکەوە یا مەئیوز بوون لە ڕەحم و بەزەی خوا بڕیاریان داوە ڕەمەزان نەگرن. بۆچی پێویستە ئێمە لە پێشوازی ڕەمەزاندا بین؟ ڕەمەزان کامەیە گرنگی و گەورەی و پێگەکەی تا ئێمە بە شێوەیەکی زۆر باش لە خزمەتیا بین. جیاوازی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکەدا و زۆر شتی تری پەیوەست بە ڕەمەزان لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەلامەت بێ. سپاس بۆ جەناب. بەردەوام موسڵمانان ئەڵێن خوایە بمانگەێنە بە ڕەمەزان. واتە ڕەمەزان ئەگەر تەشبیهاتەکەم دروست بێ وەکو بووکێک وایە کە زاوا بەردەوام حەزەکە پێی بگا. بۆچی موسڵمان نەبێ بەردەوام حەزی لە گەشتن بە ڕەمەزان بێ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد خۆشەویستان و ئازیزان و بەڕێزان لە هەر شوێنێک هەن السلام عليكم ورحمة الله وبركاته. دەستخۆشی لێکە مامۆستا خوای تەعالی خاتە میزانی حەسەناتەوە لە قیامەتە. مانگی ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام چاوەڕێی بووە. 9 ساڵ بەڕۆژوو بووە صلی الله عليه وسلم. 9 ساڵ ڕەمەزانی بینیوە عليه الصلاة والسلام هەڵبەت وەکو فەریزەکەی. سلفی صالح وەکو ابن رجب فەرمێت کاڵین سلفی صالح مەبەستمان ئەو سێ جیلەیە ئەو سێ قەرنەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بخاری مسلم فەرمی خەیر القرون قرنی ثم الذي يليه ثم الذي يليه لغضی بخاری فەرمێت ثم الذي يلونهم ثم الذين يلونهم. ئەو سێ ساڵە کە سەلف زۆر نزیک بوون لە عهدی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر ئیشتیاقیان هەبوو بۆ مانگی ڕەمەزان بەڵکو لە مانگی ڕەمەزانە هەموو کارێکیان وەستاوە چووکەوتویانە ئەمە مانگی ئەوەیە کە ئینسان زەخیرە کۆکاتەوە و لە خزمەت خوای گەورەیە بێ جەلە جەلالوه و ڕۆژەکانی جیاواز بێ. بۆیە ئیبن ڕەجەب فەرمێت سەلەفی صالح 6 مانگ چاوەڕێی ڕەمەزانیان ئەکرد و 6 مانگ دوای بە ڕەمەزانەوە طبعاً 6 مانگ بە ڕەمەزانەوە داوایان لە خوا ئەکرد خوا ڕۆژویان لێ قبوڵ کات. یعنی ساڵەکە ئەوان بەردەوام لە خۆشی و بەردەوام ڕەمەزان حزورێکی هەبووە لە قسە و لە دوعاکانی حزوری هەبووە لە دڵیانە لە ڕۆحیانە لە ناو ماڵ و مناڵیانە چونکە بۆ لەبەر ڕەمەزان مەدرسە و قوتابخانەیە کە ئینسان ئەبێ خۆی بیا لەو فیلتەرە مبارەکەی ڕەمەزان چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وەکو لە مسلمە هاتووە رمضان إلى رمضان جمعة إلى جمعة عمرة إلى عمرة مكفرات لما بينهن إذا اجتنبت الكبائر. کەواتە ڕەمەزان بۆ ڕەمەزان ئەبێ تۆ ئەو نەشەحنی لێ وەرگری ئەبێ ئەو نەخۆ مەشحون کەیتایە ئەبێ ئەو نەزەخیری لێ وەرگریت لە ڕەمەزانە
بگەێنێتە ڕەمەزانەکەیکە کەواتە ڕەمەزان مەدرسەیە کە ئەم قوتابخانەیە هەرچی شتە تۆ ئەیڵەی تایەتی هەرچی مانای بەرز و بە قیمەت و قیمەتدارە لە مانگی ڕەمەزانایە ڕەمەزان کلیلی مانگەکانە و ڕەمەزان کلیلی ڕۆژەکانە و ڕەمەزان سەرچاوی قورئانە و ڕەمەزان لە ڕەمەزانە قورئان دابەزیەوە بەڵکو ئیمامی شافعی لە ڕەمەزانە لە مەناقیبی هاتووە ئیمامی ذەهەبی لە سێری ئەعلامی نوبەلا و ئیبن حەجەر و هەموویان نەگەڕنەوە کە لە ڕەمەزانە 60 جار ختمی قورئانی کردووەتە شەو ڕۆژێک لە شەو ڕۆژێکا 2 جار ختمی کردووە و ئیمامی شافعی لە مانگی ڕەمەزانە فتوای ناوە توێتی من ئەبێ خەریکی قورئان بم چونکە ئەم مانگە مانگی قورئانە بۆ لەبەر ئەسڵەکە چییە؟ ئەسڵەکە فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ئیبن خوزەیمەیە هەیە حەیتەکەی سەلمانی فارسی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێت لە ڕەمەزانە هەموو ئوجور مضاعفە هەرچی ئەجر هەیە هەرچی پاداشت هەیە مضاعفە یعنی ئەگەر سنەت بێ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێت بە فەرزە فەرزیش ب70 فەریضە وەکو لە لەفظەکە هاتووە ئین کان مەقالی تایە فەرمودەکە یعنی لە بابی سەنەدەوە بەڵام مهم ئیشی پێ ئەکرێت لە فەضائیلی ئەعمال و تەشجیع و تەحفیز و هاندانی مسلمانان بۆ ئەوەی کارێکی زۆر بکەن کارێکی زۆر ئەنجام بدەن لەم مانگە پیرۆزەیە ئەم مانگە پیرۆزە ئەوە حورمەتی هەبوو لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پێشوازی لێ کردووە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەچی پێشوازی لێ ئێستا ماڵین خەڵکینە پێشوازیەکی باش لە ڕەمەزان کەن پێشوازی خۆ نییە خۆتی بۆ قۆزکەی بچی بۆ ساڵۆن و ئارێژگا و تەرتیب و جلی جوانی بۆ بکەی بەڵکو پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئیهتیمام و گرنگی و مەرحەبایەتی لە ڕەمەزانە کرد بەچی بە ڕۆژووی شەعبان پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە شەعبانە عائیشە ئەفەرمێ کە لە موسلیمە هاتووە ئەفەرمێ هیچ مانگێ نەمبینی زۆربەی مانگەکە بە ڕۆژوو بێ ئیلا شەعبان نەبێ طبعا ڕەمەزان نا ڕەمەزانەوە خۆی فەریزەتە ئەمە بۆ لەبەر ئەوەی مەرحەبایەتی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بۆ مانگی ڕەمەزان بەم ڕۆژووی شەعبان بووە ئەی دوایی چۆن خوافیزی لێ کردووە بە 6 ئەڵان ب6 ڕۆژ لە شەوال من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر وكل مسلمة هاتو كواتب يوم عليه الصلاة والسلام أم رجوي آوا پێشوازی کردووە لە ڕۆژی مانگی ڕەمەزان و لە مانگی ڕەمەزان و لە نەفەحات و بەرەکات و حەسەناتی مانگی ڕەمەزان و لەو هەموو خۆشیە لەو هەموو مەلائیکە کە جبریل یەتەخوا لە ڕەمەزانە قورئان فەرمێ ليلة القدر أنزل فيه القرآن هو فەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر خير من 1000 شهر تتنزل الملائكة والروح فيها الروح ليرى جبريل إيشي جبريل هێنانی پەیامی خوایە بۆ پێغەمبەران ئیشی دووهەمی تەنها لە شەوی لەیلەتول قەدردا ئەبەزێ کەواتە ئەم مانگی ڕەمەزانە فولە لە هەموو فەرعەکان لە هەموو گەڕەکان مەنتقەکان شارەکان سەر ئەرز هەر هەمووی مەلائیکەیە هەمووی هاتوون بۆ مەلائیکە ئیشیان چیە لەسەر زەوی هاتوون ڕۆحەکان جارێکە ئاشکەنەوە لەگەڵ ئاسمانە هاتوون جارێکە ئاشتەوایی دروستکەنەوە لەگەڵ زاتەکانە بڵێن بەسە بۆ شەهوەت بەسە بۆ باوێش بەسە بۆ تەمەڵی بەسە بۆ تەوەزەلی بەسە بۆ ژێربەتانی بەڵێ بۆ ڕەحمان بەڵێ بۆ جەنەت بەڵێ بۆ فتحت ئەبواب السەما بەڵێ بۆ چالاکی بەڵێ بۆ نەشاد بەڵێ بۆ حەرەکەت بەڵێ بۆ سەوم بەڵێ بۆ کۆکردنەوەی تفاق و زەخیرە و حەسەناتێکی زۆر بۆ قیامەت ڕەمەزان هەلە بۆچی هەلە بۆ ئەوەی کە چالاک بی نەشاتت هەبێ نەخەوی ئێمە شەیلەتول قەدر تێرە خەوین شەیلەتول قەدر هەڵەسین تا نوێژی بەیانی تێرە خەوین تا ئێوارە ئەمە خلافی سوننەیە بەڵکو شەیلەتول قەدر ناخەوین لەبەرەوەی بەیانی چالاک بین لەبەرەوەی بەیانی لەیلەتول قەدر بێ بە شەحن بۆ ڕۆژەکان نەک بێ بە مای خەو و بە مای باوێشک و بە وەڵا ئیجازە وەرەگرم بۆ کاکە بێ زەحمەت لەیلەتول قەدر سوننەتە پارەپایاکردن فەرزە عەمەل فەرزە هیممەت فەرزە دەعوەکردن فەرزە جاری وا هەیە ئیشی زۆر گەورەمان تەخیرە بێ لەبەر چی لەبەر سوننەتێک جاری وا ژێ لەیلەتول قەدر هەڵەسین بەڵکو پێش نوێژی بەیانی خەومان لێ ئەکەوێ ئەم برادەرە نازانێ لەبەر سوننەت نابێ فەرز بفەوتێنی فئێمە ڕەمەزان قوتابخانەیە کە بچۆرە ناوی دەرز وەرگرە مادەکانت فولکەتیایە لە مادەی ئەخلاق لە مادەی ڕۆح لە مادەی ناخ دڵت پڕکە مەبەز لە هەموو ڕەمەزان چییە؟ قورئانە فەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ئێمە دوو جۆر عیباداتمان هەیە عیبادەیەکمان هەیە معقولة المعنى عیبادەیەکمان هەیە غير معقولة المعنى يعني معناکەی نادیارە ڕەمەزان یەکێکە لەو عیبادەتانەی کە معنای دیارە کە تەقوای خوایە مامۆستا دیار خەڵکانێکن مەئیوس و نائومێد بوون لە ڕەحمەتی خوا بەبێەوەی لەوە چێ گوناهێکی واشیان نەکردوێت زۆر جار لەوە چێ بانگخوازێک لەگەڵ ڕێزمان بۆ جەنابەت لەسەر نەزەرێک لەسەر غەیبەتێک هێندەی ڕەشبینانە باس کردو هێندەی سزا و دۆزەخی بۆ تاوداوە
ئەم ئینسانە نائومێد بۆ ئێستا بەجۆی لە جۆرەکان ڕەشبینانەش بۆ ڕەمەزان ڕوانێ و پەیوانە دەریای فراوان و ڕەحمەتی مێرەبانی خوا لە ڕەمەزاندا بتوانێت گوناه و تاوانەکانی ئەم پاکاتەوە لە کاتێکە گوناهەکانیش لەوەچە گوناهی کەبیرە نەبن. چۆن ئەم جۆرە مرۆڤانە ئێستا لە کوردستانە هەن بە وەکو ئێمە لە پێشوازی ڕەمەزانە بن لە پێناو ئاسوودەکردنی ڕۆح و دەرونی خۆیاندا. شتێکی زۆر مهمە هەمووان بیزانین کە ئەم دینە دینی هەمووانە، حکر نییە لەسەر مەجموعەی خەڵک. کاکە براکەم هەر هەمووان بۆمان هەیە خۆمان کەی مەساحبی ئەم دینە، بەڵکو مسلمانی حەقیقی ئەوەیە کە دیفاع و بەرگریەکە لە دینی خوا و ئێمە لە نیتاق و منظومەتی ئینسانیە ئەژین. ئینسان ئەبێ هەڵە بکە دوایش بڵێ ربنا ظلمنا أنفسنا فإن لم تغفر لنا وإن لم تغفر لنا وترحمنا لكون من الخاسرين. وەکو باوکە ئادەم و دایکە حەوا یەکەم کەسن کە تاوانیان کردووە، دوای ئەوە ئەبێ وەکو ئادەم ئاسا یەکسەر بگەڕێتەوە بڵێ يتوبون من قريب لە نزیکەوە تەوبە بکەی. وەک شەیطان چی وت؟ فەرقی ئادەم و شەیطان چییە؟ وتی فبما أغويتني خەتای تۆ بوو، بەخوای و خەتای تۆ بوو. بەڵام ئادەم فەرمووی ظلمنا أنفسنا. فإنسان لە نیتاقی ئێمە مسلمان لە نیتاقی ئینسانیەتە ئەژی، هەڵە ئەکەی پەڵا ئەکەی غەڵەتەکەی، جاری وایە لار و لەوێرە بی، جاری وایە لادانی کاتیت ئەبێ. ئەمانە هەمووی لای خوا قیمەتی نییە. یەک شت لای خوا پێی ناخۆشە کە نەڵی خوای لێم خۆش بە ئەوەی پێ ئەگینا خوا ڕقی لە زیناکەر نییە، خوا ڕقی لە عارەخۆر نییە ئەبەدەن. ئەمانە ئینسان خوا دروستی کردوون. حەدیثی پێغەمبەرە العباد عیال الله، عیال الله وعیال یعنی چی؟ یعنی مناڵ. خوا دروستی کردوین وا لە قەڵەم دراوین کە ئێمە تەنها خوامان هەیە. ئێتۆ ئینسان کە غەڵەتەکە ئەوە لای خوا مهمە ئینسان بگەڕێتەوە. فکەس ئەسڵ وایە کەس نائومێد نەبێ و قورئان مژدەی پێداوین فەرمێتی ئینە ڕەحمەتی وەسیعەت كل شەی، ڕەحمەتی من هەموو شتێکی فراوان کردووە، هیچ شتێ خوای تەعالا شتێ نییە هەرتایە تۆ غەڵەتێ بکەیت خوای تەعالا دەرێکا لە ڕەحمی خۆی ئیلا ئیبلیس نەبێ. حتا فرعون لعنەتی لێ نەکراوە لە قورئانە، فرعون بە فرعونەتی خوا کە ئیدعای ڕوبوبیەت و ئولوهیەتی کردووە. فخوای تەعالا جل جلاله فەرمێ قل لعبادي الذين ظلموا أنفسهم لا تقنطوا من رحمة الله. لا تقنطوا يعني ناؤميد مبن، فناؤميد بون للرحمة إخوة، ناؤميد بون لمغفرة إخوة. يكيك لكبائر باب زاني كبائر. إمام ابن حجر مكي برحمة به الزواجر في اختلاف الكبائر تأليف كله دوبر قد 464 كبيرة هنا والله لا بدايتي صدقانا داينا كإنسان ناؤميد بيكيك لكبيرة. شون زنا كردن كبيرة، شون قتل كبيرة، شون عرق واردن كبيرة، تاواني قوري ناؤميديش لهمان كاتا كبيرة. فإنسان بيه متفائل به وتو توبة بك وتو دعوة بك وهول بدو ثمرة وبرهم لا إخوايا بيد دس خوا. إما كسان يجنين بلين والله دعونا كما ثمرة كين بينم. نوح عليه السلام نصو 50 صال دعوة كرت نصو 50 بدم خوشك كبرى لتفسيرك 1050 صال فلبث في قومه 1000 سنة إلى 50 عاما لزمانه 1050 شاء الله قريه يان نصو 50 1050 دعوة كرت دواي 1000 صال إن جاء فرموي ربي لا تذر على الأرض من الكافرين ديارا بو فرمي إنك إن تذرهم يضل عبادك ولا يلد إلا فاجرا كفارا. فإنسان أبي همت به بهالمت به بهالب به أبي إنسان دائما ناؤميد نبي دائما متفائل به جشبين بالرجبين نبي الرجبينين بني لجار الرجبينين بني لجر أرز بلا نخير من إنسان يكم أبي هلاش بكم وإيمان داري جم إيمان داري لاقي شيء بهلا وكاكا إما أو هلايا بلقين نقصاني إنسانه أو هلا كردني من بلقي كمالتي خوايه حتى كمالية بو رسول الله 100% نية ما قال لبشر أنا به أجينا كمالية إخوة مطلقة جل جلاله بو لبروي بو كسكان در كون كإنسان ناؤميد نمر ما نجي رمضان هلا فرصة بو كسيك كبيه فعلا خوي باش كاته وخوي شا كاته واشتواي دروس كاته چی بکەین ئەو هەلو فرسەیە لە دەست نەدەن یا چۆن لە گرنگی و ماهیەت و پێگەی ئەو هەلە بڕوانین لەوەش خەڵکێگە پێوا بێ ڕەمەزانی جۆکومانەکانی ترە وەکو حەج وایە وەکو عومرە وایە وەکو نوێژکردن وایە ئایا ڕەمەزان چۆن لی تێبگەین و کامەیە گەورەیەکەی و چۆن ئەو هەلو فرسەیەش لە دەست نەدەین. زۆر مهمە ئینسان خۆی بناسێ ئەو خەڵکەی کە تووشی تاوان و نەخۆشی و نەهامەتی و ناخۆشی ئەبێت ئەوەیە کە خۆی ناناسێ. ئینسان پێک هاتووە لە 5 شت ماوەسا دوانی ئەبینرێ سیانی نابینرێ. یەکەم کە ئەبینرێ ئەقوالە کە من قسەکەم خۆم گوێم لە خۆمە لەگەڵ ئەفعالە ئەوە نییە ئیسا خۆمە بینم. 3 شت هەیە نابینرێ. یەکەم بڕواکانە، دووهەم حەزەکانە، سێهەم هەستەکانە. ئەم بڕوایە کلیلە بۆ هەر چواریان. ئەبێ ئینسان بڕوای بگۆڕێ بڕوای ذاتی. ئەبێ من
کە ئینسانێکی متەشائیمم ئینسانێکی ڕەشبینم ئەبێ نیەتم بگۆڕم بەرامبەر خۆم جارێ اینجا دوای ئەوە شتەکان ئەقۆزمەوە مانگی ڕەمەزان ئەقۆزمەوە هەتا من بڕواکانم نەگۆڕم باوەڕەکانم نەگۆڕم ئیشەکان و خوتوەکان و هەنگاوەکان بەڕاستی نایەن هەچ کەسێ بڕوای ڕاست بوو باوەڕی ڕاست بوو هەنگاوەکانی ڕاستە هەچ کەسێ بڕوای سەقەت بوو وەڵا ئافرەت زەعیفە من بەگوێی ناکەم کاکە ئەوە بڕوایەکی غەڵەتە چۆنە بێ ئەم بڕوایە بێ ڕاستکەینەوە ئیسە تۆ پەرداخی ئاو بۆ منێنن ئەمێ بیخۆمەوە جەنابە ئەڵەی زەهری تایە یەکسەر بڕواکەمە گۆڕێ دایانێم نایخۆمەوە فبڕواکان با بگۆڕین با گۆڕانکاری لە ناخوانە بکەین اینجا هەستەکان و حەزەکانیش ئەگۆڕن ئەم سیانەکە گۆڕا ئەقوال و ئەفعالی ثەمەرەی ئەم سێشتن فبالتالي ئەبێ ئەسڵ وایە ئینسانەکان دیەتیان بگۆڕن نیەت گۆڕین زۆر مهمە ئینسان بۆیە سەلەف وتویانە تعلموا النية فإنها أبلغ من العمل فێری نیەت بن لەبەرەوەی زۆر بەقەوەترە باشترە چاکترە بەهیمەتترە بەقیمەترە لای خوا لە عەمەلەکە بۆ لەبەرەوەی إنما الأعمال بالنيات نیەتم کە گۆڕی ناخم گۆڕی ئینسان متەفائیل چۆنە خۆ ئیدعای زمان نییە خۆ بە زمان نییە بڵێ متەفائیلم ئەبێ کەسێک ئەبێ منهەجت بگۆڕی منهەجی ژیانە کە گۆڕا اینجا شتەکان ئەگۆڕێن لەبەر چاوتە مانگی ڕەمەزان دێتە پێشەوە مانگی عیبادەت و خواپەرستیە مانگی ئەوەیە کە تێبگەم ئینسان لەم ناخەی خۆم تێگەیشتم کە تێگەیشتم اینجا تێ ئەگەم تەمەن هەیە شتێکی ناوی تەمەنە هەمووی کاتە کۆ ئەبێتەوە ئەبێ بە تەمەن ئیسا کەسێک هەیە 30 ساڵ تەمەنیەتی ئەمە کاتەکەیەتی لە هەموو ژیانمانە تەنها یەک مانگی ڕەمەزانەگرین بابزانی مانگی ڕەمەزانی پارهی 2010 بوو ئیم ساڵ هی 19 ساڵێکی هی 20 کەواتە هەموو ژیانی تۆ یەک ڕەمەزانە و تکرارە بێتەوە هەموو ژیانی تۆ یەک نوێژی بەیانیەکەی نوێژە بەیانیەکان تکرارە بنەوە فئەم کاتەی من زۆر مهمە ئیهتیمامی پێ بدەم گرنگی پێ بدەم بڵێم خوا دروستی کردووم کاتی پێبەخشیوم بۆ ئەوەی زەخیرەی زۆر کۆکەمەوە بۆ ئیشم هەیە من فراغم نییە نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس وەکو لە بوخاری ابن عباس گەرێتەوە الصحة والفراغ اغتنم 5 قبل 5 شبابك قبل هرمك صحتك قبل سقمك حياتك قبل موتك ئەمانە هەمووی بیقۆزمەوە بۆچی بۆ ئەوەی کەسێکی شیاوم لای خوا بۆ ئەوی کە گەڕامەوە مستەقبلێکی باش بۆ خۆم پیاکە مستەقبلی قیامەتی دووشتە یان جەنەتە یان نارە غەیری ئەوە نییە ئێمە لە دنیا دوو ڕێگامان هەیە قورئانە فەرمێ إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا قورئانە فەرمێ إنا هديناه السبيل إنا هديناه النجدين نجدين یان شەڕ یان خێرە کەواتە دوو خەتر هەیە ئەبێ تۆ یەکیان اختیار کەی بۆ ئەوەی لە قیامەتە قسەی شاتبیە بەڕەحمەت بێ بۆی لە قیامەتە یان چی بۆ بەهەشت و کەسیش یەک خۆی یەکلا نکاتەوە بۆ خوا هەرچی شتێکە گوێ نایەتێ زۆر باش مامۆستا ساڵانە لە پێشوازی ڕەمەزاندا کێشەیە بۆ مسلمانان دروزای ماڵساڵی پێ لە یادداشتەکانی ئەڵێ ساڵی هەشتاکان پیرە پیاوێکات زۆر خەمبار بوو دەیگوت مامۆستای لادەکان پێگوتم مادەم تۆ نیەتت نەهێناوە و هیچ ڕۆژەکان حسابی وازان گوناهێکی گەورەشیدا بووە پاڵی وتی وەکو وابێ گۆشتی بەرازت خواردووە شتێکی لەو نوعە نیەت هێنان هەر لە سەرەتای ڕەمەزان یان ناوەڕاستی ڕەمەزانە ئەبێتە کێشەیە بۆ مسلمانان مسلمان چۆن زانیاری چۆن شارزایی و هۆشیاریەکێ بێ لەبارەی نیەتەوە من و تۆ یەک ئێستا بە تاسەوە چاوەڕێی ئەو میوانە ئازیزەین پارشێوانەکەین هەر میشەڵێن خوا بمانگەێن بە ڕەمەزانمە جۆرە نییە لە نیەت دێنانی چ پێویستەکە تۆ بەدەم بێڵیت چۆن هۆشیاریمان هەبێ لەبارەی نیەتەوە خۆی نیەت هەموو ئیشەکانی ئێمە لەگەڵ خوایە لەسەر نیەت چونکە پێغەمبەر صلی الله علیه و حەصری کردووە ئینەما ئەداتی حەصر لە زمانی عەرەبیە ئینەما الأعمال بالنیات وإنما لكل امرئ ما نوى وتیان ئەی پێغەمبەری خوا کە لە تەبەرانیە هاتووە وتیان ئەی پێغەمبەری خوا ئافرەتێک هەیە ناوی ئوم قەیسە هیجرەتی کردووە لەگەڵ تۆوە ئێوتی باشە هیجرەتی کردووە وتیان آخر لەبەر هیجرەت نییە وتی ئەی وەڵای پیاوێک هەیە لە مەدینە وسێتی هەم لەگەڵ کۆچەکە بکات لەگەڵ جەنابتا بۆی پیاوەکەش بینێ یان پیاوێک هەیە ئوم قەیسێک هەیە هاتووە بۆ ئەوی پیاوە بە هەردوو جۆرەکە هەیە بەس خۆی ئەسەحتریان پیاوێک هەیە کە هاتووە ئافرەتەکە ببینێ لەگەڵ تۆ کۆچی کردووە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فمن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه نیەت مهمە گرنگە بەڵام بە جۆرێک جێبەجێکین وەکو پێغەمبەر و سەلەف ئەم مەسئلەی زمانە کە لە نیەتە هاتووە لە مەذهبی ئیمامی شافعی هەیە کە هاتووە ئیمامی شافعی و مەذهبی شافعی و فقی شافعی کە ئیسە گەورەترین فقه لەسەر عالەمە ئەندەنووسیا 230 میلیۆنە هەر هەمووی شافعی مەذهبن لە قیامەتە کەواتە هەر هەمووی ئیمامەکان ئیمامی شافعی لە دواوە ئەندەنووسی هەر هەمووی لە دوای وەسە اینجا عێراقی اینجا نازانم ئیتر وڵات میسر شافعی مەذهبن ئەم مەذهبە با لە قیمەتی کەم نەکرێتەوە ئەم چوار مەذهبە دانراوە زۆر مهمە محەممەد سەعید ڕەمەضان بووتی قسەی زۆر مبارەکە ئەڵێ مەذهبیەت مهمە هەبێ بۆ
لەبەرەوەی دەرگای نەفسدا ئەخا کەسێ بڵێ شافعی چییە و حەنیفە چییە و فقه چییە و ڕائی چییە و من حەدیثی پێ بابە تۆ لە حەدیثی پێغەمبەر تێ ناگەی تۆ هێشتا لە بابی طەهارای لە فقها بابی طەهارە بۆ تۆ 5-6 ساڵی تا فێری طەهارەتە بی اینجا دوای ئەو هەڵەسی فەرمودەی پێغەمبەر شەرحەکەی بابە لە مەناڵی حکم نازانی لە زمانی عەرەب نازانی لە ورودی حەدیث نازانی فەم چوار مەذهبە یاخود ئیمام مستەفا زەڵمی ئەفەرمێ 500 مەذهبە وە کاتی خۆی سیوطی ئەفەرمێ 63 مەذهب هەبووە بەڵام ئینتیثاریان کردووە نەماون ئەم چوارە معمول عليهن ئەم چوار مەذهبە یاخود زوحەیلی لە فقه الإسلامي وأدلته هەشتێنی هەش مەذهب بە شیعەوە هەش مەذهب ئیشی پێکرێت لە ئومەتی ئیسلام چکە شیعی 300 ملیۆنە تقریبا لە ناو ئومەتی رسول الله صلى الله عليه وسلم فبالتالي ئەم مەذهبانە کە هاتوون مەذهب ئیمامی شافعی اهتمامێکی گرنگی داوە بە هەموو مەذهبەکان بە نیەت وەکو زمان بۆیە وتوێتی نەوەک بیرچوونەوەیەکە قەڵەباڵغیەکە ئەیتر ئینسان معرضە بەڵام قەرەزاوی لە کتێبی النیە والإخلاص ئەڵێ قسەی ابن القەیمە ئەوەیش عینەن ئەڵێن گەڕاین بە دوای بەڵگەیەکی زۆر بچووکە کە بە زمان نییە بەڵام ئیجتیهادی ئیمامی شافعی ئەم ئیجتیهادە ئەگەر خەتەئیش بێ هەر حەسەنەیەکی هەیە ئیمامی شافعی کە زۆر سەوابە یعنی فەنیەت ئەسڵ وایە لە دڵا تۆ کاڵەسی بۆ پاشەوە نیەت کە دەستنوێژ ئەگری بۆ فڵان نوێژەوە نیەت بەڵام زانایان ئەڵێن زۆر باشە لەگەڵ عیبادەکەیە ئیستیحضاری نیەت هەبێ حزوربوونی نیەت لە دڵایە یعنی لە دڵ تا بێنیتەوە جارێکە چونکە ئیشەکە ئەیەنێ عیبادەتەکە ئەیەنێ ئەجر و پاداشتی قیامەت ئەیەنێ و فەرمودەکەی پێغەمبەر ترس ناکە ئینەما الأعمال بالنیات فئینسان لەو دەقەیە نەوەک بیری بچێ نەوەک لە یادی نەبێ فلە ناخی خۆتا لە گیانی خۆتا و مەذهبی حەنابلە ئیمامی ئەحمەد جوازی داوە کە یەک نیەت بۆ هەموو ڕەمەزان بێنی یەک نیەت بۆ هەموو ڕەمەزان بێنیت بەڵام ئەسڵ وایە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ لا صیامە یعنی ڕۆژوو نییە بۆ هیچ کەسێ ئەگەر لە شەوە نیەت نێنێ زۆر باش مامۆستا کەواتە شتەکە تەوقیفیە لە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دکتۆر محەممەد ئیقبال لاهووری بە ڕەحمەت بێ فەیلسوف و شاعیری مەزنی ئیسلام لە کۆتاییەکانی تەمەنی هەردوو چاوی لە دەستدا بەڵام ئەڵێ قەد وازم لە قورئان خوێندن نەیەناوە ڕۆح چەندە پێویستە بۆ جەستە و چەندە جەستە بە زیندوێتی هەڵێتەوە قورئانیش بۆ ڕۆح ئاوایە ینی سیفەتی زیندوێتی بە ڕۆحەدا ڕۆحێکی ئاسوودە ڕۆحێکی زیندوو ویژدانێکی ئارام ویژدانێکی زیندوو بەرامبەرەوانی دیکە ئێمە تا ئێستاش لە قورئان تێنەگەشتوین ینی کاک ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ فەرمێ خوێندنی ئاەتێکم بە تێڕامان و تێفکرین و وردبوونەوە و تێگەشتنی زۆر لا باشتر لەوەی کە جوزئێکی ئەین یەک ختمی قورئانی پیرۆز بکەم هیچی لێ حاڵی نەم بەس وەکو کتێبێ بیخوێنمەوە ئێمە چۆن لە گەورەی قورئان تێبگەین ڕەمەزان مانگی قورئانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو جەناب دەفەرمی 6 ختمەی کردووە و لە ڕەمەزانی کۆتاییە دوو جار جبرائیل پێی وەکۆڵێت دووبارە کردەوە ئێمە چۆن لە قورئانی پیرۆز تێبگەین ینی کۆمەڵ شتی لاوەکی هەن لە ڕەمەزانە وازیان لێ بێنین لە پێناو قورئاندا مادەم مانگەکە مانگی قورئانە و قورئانیش لە مانگی ڕەمەزانە دابەزیوە ئەسڵ وایە هەموو شتەکان بخەیتە ئەولەوە بێیت بۆ لای قورئان کە ئینسان دێتە لای قورئان ئەمە چییە وا بیری لێ بکەرەوە کە ئەمە کاغەزی خوایە بۆی نردووی لە ئاسمانەوە توێتی بۆ بەڕێز ڕیاض بۆ بەڕێز دیار بۆ بەڕێز عەبدوڵڵاه ئەمە نردێتی بۆ هەموو ماڵەکان پەیامی خوایە ئەم پەیامی خوایە ئینجا شتێکی لێ تێگەم کە ئەمە کەتەلۆکی بەشەریەتە ئێستا بچۆ بۆ کەوانتەر بەکار کرد بە کابرای صاحب معرض ئەڵێ ئەوە کەتەلۆکە نەجارەکە بڵین دارتاشەکە ئەو کەتەلۆکە لەسەر چی بۆ دروستکە ئێمە وەکو مرۆڤ وەکو ئینسان والله العظیم ئەو ئەوروپا کە ئیسلامە بن ئەم قسەیەکەن خەڵکی ئەوروپا کە ئیسا لە ئەمریکا هەموو دەدەقەیەک یەکێ موسڵمانە بێ ئەوان ئەم قسەیەکەن ئەڵێن حەیفە بۆ کەسێک ئەم قورئانەی بەرچاوکەوێت نەبێ بە جوندی نەبێ بە سەرباز لەگەڵیا نەبێ بە خادیمی ئەم کتابە بەڵام خۆشبەختانە خەڵکی ئەوروپا سەیری ئێمە ناکەن کە ئەبن بە موسڵمان ئەمە زۆر مهمە وتی کوڕێک کچێکی خۆشەویست کوڕێکی ئەم خەڵکی عێراقە کچێکی ئەڵمانی خۆشەویست وتی زۆر حەزیەکە بێەوە موسڵمان وتی باشە دەبڵگەت چی وتی بەڵگەم ئەم قورئانێ قورئانیایە بە تەرجەمەی ئەڵمانی وەڵا قورئانی خوێن وتی ماوەی هەفتەیەکم بۆ دانێ بە هەفتەیەک خوێندیەوە دوایکە وتی ئەمە چی ئەم قورئانە ئەمە چییە ئەمە قسەی بەشەر نییە ئەمە من بۆ وا گەڕێم فەراغم هەیە وتی الحەمدولله وتی بەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەئەنە محەممەد ڕەسوڵ الله بەس یەک شت پێ بڵێم وتیان تی من شو پێ ناکەم تی بۆ تی ئەوەی لەم قورئانەیە لە تۆ نییە ئەوەی لە کتابەکەیە هەیە لە تۆیان نییە ئێمە محامێکی فاشلین لەگەڵ قورئانە دیفاعکەرێکی فاشلین ئێمە نازانین چۆن دیفاعی لێ بکەین چونکە ئەهلی قورئانین
اقرأوا القرآن فإنه يأتي لأصحابه يوم القيامة، فإنه يأتي شفيعا لأصحابه يوم القيامة. وكل مسلم هاتوا لأصحابه، أصحاب جمع صاحبه، صاحب يعني هاوري أويا كبردوام لقل ياتي كلازم وملزومي يكن. إن جاء قرآن إما لين إمام الشافعي شخص ختمين كردوا، إمام فلان سي ختمين كردوا لرمضان بابا وانا تيجيشتون إن جاء ختمين كردوا. أم قصي جناب زور مهمة كإنسان همور رمضان لقل يك آية تابع ابن عمر سورة بقرة هشت صالة بركردوا. الله يكري عمر كيك لفقهاء الصحابة ويك لعبادلي أربعة. فإما بوستين لسر آياته بوستين لسر سورة الفاتحة كهمور روجك عريزه وأينوسين وتقديم إخوائكين. بأجانا زين أم سورة الفاتحة كهمو قرآن لفاتحة كوبوتوكم ابن القيم فرمي برحمة به كأفرمي للتوراة وإنجيل وحتى لقرآن خوي جاوكم فاتحة دانا بزيوه عقائدتي يا أخلاقتي يا عباداتي يا كاك ناصري جا فرمي هل هم قرآن تفسير رافع بسورة الفاتحة سورة الفاتحة ورا ليتي يبقى تقريبا دوسية تفسير سيشوار تفسير خوينا رو كاك برا خوتو خوينا واري كاك مهندس كاك دكتور كاك محامي كاك خوتو خويندو تبرا ورا قرآن أم قرآن هي أويا كإنسان خوي لقلاه هلاكا أم قرآن محمد قطب فرمي هربي وك بوك بمين يتوكز ناتوني اختراقي بكا يسابوك يجي زور جوانا حزكا إنسان حزكات بيبا خزاني بلا أم قرآن أبي وك أو بكار سيري كي كزني اختراقك ويهزار 400 صالة بلبلينا وتوا شنك قرآن خوا خوي أفرمي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ما نم خوا خوي أي باريزه كواتا هيج بني بشريك حو مليارو بوينت شوار يسسر أرز حو مليار بوينت شوار 2018 إحصائية كراوة يعني بار حو مليار بوينت شوار كوبنو كقرآن بينن نعتوانا قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا أجر بشتيش رحميان يقدس بنبو أو كقرآن يدرس كان نعتوانا فبالتالي أصل واعي رمضان عهد طازة كينوا رفاقة طازة كينوا قرآن زور حيفا لقب مالو توستيا وخوا نمانجري أوها وتاز دعاء ذكر جل إخوة قرآن كيت بهاري دلكان من كاتب حق سكي يقبل الله كقرآن بهار وأسودية أو فرمودي كجناب فرمود قرآن اللهم اجعل القرآن العظيم ربيع قلبي أما لا مسلم إمام أحمد يا طبعا همو سنة قران بو وشيء الربيع بينهم غير أو حديثنية ربيع يعني بهار كواتب بهار لسيرانية لسفريانية لتشون دروانية لصوزيانية لسركيونية لا لقرآن بهاري حقيقي بود الله كان قرآن شكل في مصطفى فرميتي اللهم اجعل القرآن العظيم ربيع قلبي ربيع قلب زور مهمة جارية أشي ندير ربيع قلمان يا كاكا دكتور عمر عبد الرحمن يشكل إنه دشوش بين واب دزجير كلاب ولا أمريكا وشان صار الرابط وعمري خواي كذا فهم كويريج طبعا على قرآن خواندنا بوا توشي هزارها نخوشي دروني وجستي وعقلي أبو شفاء بو جستكان بو الروح بو دلكان بو أخلاقياتي في راسه بيتو بقرآن هموش تكان راسه كيتو كاكا قرآن خوا قصي بيه كردوا قرآن ببيستو 3 سال دابزي خوا قادر بو هموي لشويلة قدا دابزين وتسنين في أمريكا بلام أما بويتو لج تمنت بيستو 3 سالي بيتي إلى 8 ميرة قرنا أزابه 3 سالي بري بعتيب قيلم قرآنا بابزاني تش بهاي كيتيا تش قيمتي كيتيا أم كلماتاني أم وشاني أم معناياني أيتر هر إسا برو تفسير كان بقرا هر تفسير تاميكي خويه أم هم تفسير أم هم رافع أم هم شرحة أم هم دنخوشة أم هم مدافع على قرآن أم هم دفاع كذا أم هم ايتر انواع واشكال معجزاتي هي قرآن فبيويست انسان لما نجي رمضان جزء كي زور قوري كاتكي بدا بقرآن بلكو هيجي كما كقرنا عذابه ذكر مكة شكر مكة فكر مكة دعاء مكة تكا مكة نزاع مكة بس قرآن خوينا وي تفسير هيج خير وباداش قوري كي هي تفسير قرآني بيروس اما يسأل كردستان اتوان بلام نزيكي 15 كمتر زيادة تفسير قرآني بيروز معنی لأن نسر زانایانی کردەوە پیغمبر صلی الله عليه وسلم لو مسلم امام احمد فرمي طلب العلم فريضة ما دام طلب العلم فريضة زانا يعني تفسير شي افرمون جوان ترين وباش ترين وشاك ترين وببها ترين علم تفسيره بو لبر اوي مباشرة ايش لقل كتاب الله مباشرة تو زين شي تو او كابراي مفسر ابي بشي ابي فاتحي اشتك داخلها وكان كليلي كي بي بو تكاتو اما محرومين لزباني عربي محرومين لنحو صرف ومنطق وبلاغه امانيك هم القران هي محرومين لحدي اما كتابي تفسير كلو بحازريه بردسه معناه كان وفهم جوانا كان وعلوم كان كيش لعقيدتي اجي لفلسفتي اجي بشو تفسيري مفتاح مفاتيح الغيب الرازي بخينرو رازي كاتي الله من بوم بالرازي چونك همو رجع شو مدرو بياك ما بيني صهول يفرشت
أيو ارحموا عبدا رأس ماله يذوب رحم ببندية بكن دزماكي أتويتوا صهولة ليه مكرن أفرمي زانيم إنسانيش أجر اهتمام بكاتي ندات يذوب وك صهول وايا الرازي لدعي أبو بالرازي رازي سفلتي لنا مفسرين لنا أهل عقيدة لنا فلاسفة لنا أصولية كي جورية برو تفسيري دعوي بخينا ركاكة في ظلال برو تفسيري أحكام خينا القرطبي برو تفسيري أحكام خينا ابن العربي برو تفسيري بالمأثور خينا ابن كثير برو تفسيري بالمأثورة جوركب خينا شيخي مفسرين كطبري وفاتي سوداء هجرية برو أمانة قال يابا كتاب لنا وكتاب غرق با دراسي كتاب خينا وبا باشترين وناجحترين كس لعالم أوية وكو تقريكي 2014 كلا بصالك 55 كتاب طاوكي ياباني هي 38 كتاب لصالك لمانكا كطاوكا يعني لقال كاتا شركة لقال كاتا منافسي كاتكا چه كتابه كيش كتابه ابن النديم بيناسيكا فرمي 200 لا بر بهم ولا بر 21 بو 22 دير بين نكتيب نامل كنالم كتاب اما انساني ناجح ويدتو ورا هلا فرصه لرمضان خد فيري خوينا وكا محمد قطب رحمه بي فرمي خوينا وك باشترين رزق بيا بانسان خوا مطالعه انباري برحمه بي شهيدي مطالعه كاتك وفاتك دكتوريه تسريه والله وشيو كردوها الله والله نازامي شمنا كردوها توزي وصي والله كنت اقرا في الاسبوع دهز لا برا ما خويندو لها فتيك ابويا بيوتي شهيد المطالعه شهيد القراءه فهو البين تفسير بخينو الرافيكين قرآن تو فردك إلى أمة رسول الله يا صحابة هرهم إلى دوري في غمرة عليه الصلاة والسلام تفسيري أنا كر لقال يا أبون قرآن أنا خوين ماستا من وكو خوم هفتي رابردو برتوبوليك ما بلغا برادرك ودم واحد بينين بقات رمضان شوم بوين دست لاملان ما انكر پاکردنەوەی دڵ و دەروون تۆخکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان باتە بە تەنها لە جەژنە نەبێ ینی زۆر جار کابرا بە درێژایی ڕەمەزان ڕق و بغز و کینە لە دڵیاتی بەرامبەر بە یەکێ بەڵام جەژن ناکەزای تۆقەیەکی لەگەڵاکەیان بۆ ماجماچێنێکی تەزویرەوە ئەوە تۆخکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەر لە ڕەمەزان وەکو ئامادەکاری وەکو پێشوازیە تا چەند گرنگە و ئاشت بوونەوە لەگەڵ خەڵکە و کۆمەڵی گوناه و تاوان هەیە کە تۆ بەردەوام لە ساڵێکە درێژت پێداوە تا چەند گرنگە وازیان دەبێن مسلمانی حقیقی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی صحیحین هاتووە لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 سێ ڕۆژ بۆت هەیە عاجز بی ئەمە مسلمانی حقیقی ئەگەر تۆ لاددا لەو منهەجە لاددا کاتی کە هەیە هەلی کە هەیە هەلەکەی کە چی بوو پێش نزیکی 15 ڕۆژ هەل بوو کاکە 15 شعبان خوای تعالی لە هەموو کەسێک خۆش دەبێ ئیلا لە دوو کەس نەبێ المشرک والمشاحن مشاحنەوەی کە قسەی دابڕیەوە کە عاجز بوو هەل لە خۆ جاری وایە بەبێ سەبەب عاجز بووە اینجا جاری وایە ئەو عاجز بوو نەبێ بە نەخۆشی نەفسی ئەمە ژنێنێ عاجزە بێ لەی دەوڵەمەندە بێ عاجزە بێ مناڵیە بێ عاجزە بێ تۆ عیلاقە چێ خۆخوا ئەڵێ حەسەد زۆر موشکیلەیە دوێنێم خوێندۆ بڕگەیەک لەسەر حەسەد زانایان چی ئەڵێن سەلەف ئەفەرموون ظالمێکمان نەدیوە لە هەمان کاتا مەزلوم بێ لە حاسد کەسی حەسەد فأم حسد جاري وهي هي أويك قصة دابري ولا قال خلقاء أبي بنا حسد أبي بحقد أنواع وأشكال نخوشي وجنابه فرمود لدلا دروس به فإما هل يبود داوين خوي تعالى إنسان جاري وهي يعني اشتكى أو نقولة ضلينا ينبشي خوي أشكاته بلا ميتر إنسان الله أبي بلي بس أبو نفس بس أبو حقد بس أبو نخوشي بلا أبو خوا بلا أبو قيامة بلا أبو أشتوعي فرمضان تو بيش 15 روش او تصفيه من كده شيء برات چونکه شيء برات فرموديكي لسره كخوا له همو كسي خوش بيل مشترك ومشاحن نبي اما جنا كرد ايوه ايسا هلا تصفيه حساب كده وجاريك يسالونك ماذا ينفقون قل العفو اگر بارو بيني انفاقي عفوت فيه قلمي عفو من سبب عالمه كاكا شي تو نادي غوربي پیاوێک لە قیامەتە وەکو لە فرمودایە هاتووە یەک حەسەنەی هەیە پیاوی کێش یەک حەسەنی ماوە بچێتە بەهەشتەوە ئەڵێ ئەمە حەسەنەکەی من بۆ تۆ ناژی ناسێ لە قیامەتە يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغني بەڵام کابراڵێ من یەک حەسەنەمەی خۆ ناچمە بەهەشتەوە پێی خوا ئەڵێ لەبەر قاپی من و دیوانی منە تۆ کەڕەمە نوێنی بەخشندەیت بڕۆ تۆش دەستی براکە گرە ئێدا بەخشندە بە عەفو بکە ئاش بەرەوە خۆ دنیا هەر مادەم مردنەکە هەیە یعنی سوودی نییە ئەمە تاکەی یعنی با نەبێ بە نەخۆشی ئەبێ ئەسڵ وایە ئینسان لە مانگی ڕەمەزانە مانگی فول لە خێر و بەرەکەت و شەحن و سەداقەت و ڕەفاقەت و برایەتی و چرایی و خۆشەویستی و تەباییە بۆیە پێغەمبەر فەرمێ صدقة في رمضان واتە صدقەیەک لە ڕەمەزانە دوو ئەجری هەیە صدقة في رمضان ئەفەرمێ مضاعفة لفرموديك أفرمي صدقة بو صلة الرحم دو أجري هي صلة الرحمة كو هني صدقك فالصدقية بوية ببخشة بشو سردانك يد العليا
خەیر من یەدی السفلا تۆ با یەدی عولیا بێ دەست بەرز بێ دەست نزم نەبێ تۆ بچۆ لە دەرگای خەڵک بە چاوەڕێ ئەو مەکە یەکێ لە دەرگای خەڵک بە تر پێویستیش ناکات لە جەژنا بڵێ گەردنم ئازاکە بە ئەمە نەمێنێ با بە خۆت کەت نەکردو تۆ گەردن ئازاکات چی کردووە بەس دیارە تۆ ڕۆژێ لە ڕۆژان لەسەر سفرە لەگەڵ مناڵەکان تا باسی کاک ساڵح و کاک محەیدینتان کردووە بۆ ئێڵی گەردنم ئازاکە حەیفە بۆ ئینسان لەسەر سفرەکەی باسی خەڵک کە زەم و غەیبەت کە عەرەبیەکەی الغیبە کە خۆی محەڕەمە و یەکێکە لە کەبائر فتۆ جاری وا هەیە شخصەکە لەسەر سفرە نییە بەڵا وەکو جەستە وەکو ناو لەسەر سفرەیە حەیف نییە لە بەرچاو مناڵەکان تا لە بەرچاو خێزان تا کەسێکی غەریب بێنیتە سەر سفرە فتۆ کەت نکردووە بۆیە ئەڵێ فپێویستە ئینسان هەوڵی بۆ بدات زۆر باش هەلەکان بخۆزینەوە ڕەمەزان پێویستە هەلی بخۆزینەوە وەکو موسا ئاسابین پێم ناڵێ چی وای لێ کرد 10 ساڵ لە تەمەنی کردەمارەی ئەو کچە هەلی قۆستەوە ئەوە قورئان ئەڵێ تەمشی على استحیاء مادام لەسەر حیا و بە شەرم بینیوێتی هی ئەوەیە 10 ساڵی تەمەنم بیەم بەمارەی بۆ ئەم ئافرەتە فڕەمەزانیژی ئەوەیە هەموو شتێکی لە پێناوا بکەی چونکە ئیدا جاء رمضان فتحت أبواب الجنة وأغلقت أبواب النار وسلسلة الشياطين هەچی دەرگای دۆزەخە داخرێت دەرگای ئاسمان و بەهەشت ئەکرێتەوە شەیتانەکانیش هەمووی کەلەپچەی لێدراوە ئەی باشە پێم ناڵی تۆ قسە لەگەڵ براکەتان ناکەی ئەمە ئیشی شەیتانە و شەیتانیش کەلەپچەی لێدراوە بۆ ئەوە نەفستە نەخۆش زۆر باشە مامۆستا بەهاتنی ئەمریکا عەلمانیەتی کوردی ئەوە نزیکەی 16 ساڵە ماڵی کوردی کاول کردووە لە ڕووی ئەخلاقەوە زنجیرە دراماکان و فلیمە وەرگێڕاوە تورکیەکان خەڵکیان بەرەو کوشتن ینی کوشتنیان کردوتە حاڵەتێکی ئاسایی لە کۆمەلگا خیانەت و جیابوونەوە پەرتەوازەبوونی منداڵ بێڕێزی بەرامبەر بە دایک و باوک ئەمە هەمووی بەرهەمی زنجیرە درامەکانە هیوامان هەیە بە درێژایی ساڵ ینی زنجیرەی تورکی وا هەیە 300 ئەڵقەیە 400 ئەڵقەیە 2 قۆناغ و 2 وەرز و ئەم شتانشی هەیە ینی کچ و کڕی وا هەیە لە عایلێ وا هەیە هەمویان دانیشن ئامادە نین ینی لەو کاتا بچن نوێژەکەشیان بکەن جیاواز لە عینەکە بێن تۆ ئێستا بگە بتەوێن بە درێژای ڕەمەزانی جواز لەم زنجیرە بێن ئەو هەر شتێکی مستەحیل و مەحاڵە دایک و باوک یان بۆونە تاکی کۆمەڵگەی کوردی لە پێشوازی ڕەمەزاندا بڕیار بدا لەبەر خاتری خوا پشت بکاتە شەیتان و شەیاتینەکان و بەرنامەی شەیاتین و عەلمانیەتی کوردی و بە باوەشێکی پڕسۆزەوە بەرەو ڕەمەزان بڕوە ڕەمەزان بکاتە وێستگەی بەگژاچوونەوەی ئەو شتە خراپانەی کە لە ڕێی کەناڵەکان و مێدیاکانەوە دێتە نێو ماڵەکەیەوە ڕەمەزان خۆی فێری کەلیمەی لامانەکە لا نەخێر کەواتە نەخێر بۆ خواردن نەخێر بۆ خواردنەوە هەموو شتەکان لە ڕەمەزانە ئەگۆڕێ فێری عەزیمەتەکە عەزیمە مادەم فێری عەزیمەتەکە ئەم عەزیمەیە بە عەزیمەیەکی هەزەلی نەبێ بە عەزیمەیەکی حەقیقی بێ با فعلەن بڕیار تۆ تاکەی ئینسان ناتوانێت بڕیارێ بە زۆر مشکلەیە تۆ بڕیار نەیت کە سەیری ئەم شتە نەکەی زۆر مشکلەیە یعنی بووی بە بەندەی ئەوە پێغەمبەریشمان لە بوخاری فەرمێت تعیس عەبد الدینار تعیس عەبد الدرهم تعیس عەبد الخەمیسە تعیس عەبد القەتیفە تعیس یعنی ملیای لەبەرد سەرشۆڕ بوو یەخوا عەمری بەندەی پارە نەمێنێ بەندەی پارە هەیە و بەندەی حەڵقەیش هەیە بەندەی مسەلسەلیش هەیە ئیسە هیوا هەیە دوکان داخا بۆ مسەلسەل مەسەلەن هیوا هەیە بۆ دوگۆڵی دوکان داخا ئیشەکەی لە ئیشەکەیە بێ هەرتا لە ئیشابی لە عیبادەتایی لەگەڵ مەلائیکا نزیکی کە داو خست ئەو دەڕابەی ئەمیکانە هەڵاوە خۆت سەبەبکاری هۆکاری کە بچیتە ناو حەلەقات و بەرنامەی شەیطانەوە والعیاذ بالله کاتەکانی لە ڕەمەزانە هی ئەوە نییە یعنی بە فیڕۆی بێ بۆ مسەلسەل و حەڵقە یعنی بێ زەحمەت تۆ ئەمە چیەکەی یعنی ئەمە خۆمان هەڵە خەڵەتێنین یان ئەمە یعنی تۆ موسڵمانی کەس لاری لێوە نییە دەی برا ئیسەیەکی گوێی لێم بێ ئەڵێ موسڵمانەتی ماوەسا تۆ دەوێ بەدڵی تۆ بێ برا بەدڵی خۆ بە بەس ئەو دڵێ بێ کە خوا ئەیەوێ بەدڵی من مەکە ئیسە ئەندەنووسیانی ئەندەنووسیا هەفتەی یەکەمی هەموو ساڵی مانگی ڕەمەزانە ئەیکەن بە عوتڵە بۆ مناڵ بۆی ڕای بێنن لە هەفتەی یەکەمی ڕەمەزانە هەموو ساڵێک عوتڵەیە لە مالیزیا هەموو ژنان شەوان تاقم کۆ بنەوە سەردانی ماڵەکانەکەن لە دوای ڕۆژوشکاندنەوە هەتا پاشێ قورئانە خوێن لە مۆریتانیا هەموو ماڵێکی مۆریتانی هەوڵێن لە شەوی ڕەمەزانە خەتمێکی قورئان بکەن ئەمەشمان هەیە ئەمە زۆر مهمە ئینسان لە پاکستان یەکەم مناڵ کە یەکەم ڕۆژووی بێ ئەو ساڵەیەک ئاهەنگی بۆکەن وەکو بووکوزاوە ئەمە ئیهتیمام ئەبێ ئینسان لەمەوە یعنی ئەوانە ئەبینێت و وڵاتی خۆت ئەبینی بەڕاستی یعنی جاری وا هەیە خەجاڵەت دەکەن یعنی ئەوان من ئەندونوسیم بینیوە هەموو قورئانی لەبەر بۆ نەیتوانیوە کە ئاەتم بۆ شەرح کات ئەو نە موسڵمانەتی مهم بووە ئێزمان نازانێ فئێمە ئەلحەمدوللا هەموو شتەکانە زانین لە وڵاتەیە زمانەکە زانین ئەنتەرنێت هەیە لە بەردەستمانە کورە هیوامانەیە سێ چوار من ڕۆژێ لە ڕۆژان مهندسێک پێی وتم
هو فول بالانجليزي لعلم ومعرفه وزانست هي هندسه هو كم ختم وكجائزه اي بيزعم يعني تو شيء يعني تو ختم وقناك من لم يكن لنفسه كيف يكون لغيره وتي بياك جنبوبو ايها هسك سيدوزيمي وبخوي ايه بياك جتي والله بيش دوز بو نامي بديرهمي قلت بو تي تو بو خدنا شي بو نشي فإنسان به هول باب دستي خوي الرنج با هول با ما دام مردن هيا كاك ملائكة أنوس ما وسطه عمري طابة مردنيش برو بيجيت برو رده يعني قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم زور عجيبة تقول مردن راكي لم لا يدبو فما دامش تلاقينا مردن ما دامش تلاقينا يقرعنا وين خو مشغول كبشتي مفيده يا أخوة قرنا عذابي وكو مسلمان جنيد بونمونا هر كاتي نصيحتم بوت خو مشغول كبهندسة وطب وشتي كسودي دنياي هبه مسلسل سودي شي هي تلفزيون سودي شي هي هموي رنجرو ابي هموي هر هيش بهيج نابه او كات زيرينا ذهبيه ونمكه ما مصطفى بدل لا قيامتي كيما كوتا برسيارما بدل لپاداشتی قیامەتی و پاداشتی خوایی ڕەمەزان ڕۆژوگرتن تا چەند بۆ تەندروستی جەستە بۆ ئارامی دەروون بۆ ئەو شتێک کە ئێستا سیستەمی ڕێجیم و خۆزەعیفکردن و ئەو شتانە و مراندنی خانە شێرپەنجەیەکان ئیسراحەتدانێ بە گەدە و بە ڕیخۆڵە و بە تەواوی ئەندامەکانی تر کۆ ئەندامەکانی ترمان ڕەمەزان تا چەند گرنگە لەم بواراندا. پێغەمبەر صلی الله علیه و سلم لو حديثه أفرمي حديثك حسنة وإن كان هندي محدثين ضعفيان يعني بضعيف لقلميان أفرمي بالرجوب تندرس أبن صوموا تصحوا مع حديث بيغمر عليه الصلاة والسلام كواتم ما دام بيغمر أفرمي كالنبيك أمية بلام أمية بو بيغمر أمية بو إيما نقصانة بو بيغمر برهانة بو أمي بو أي برهان به بو أي معجزة به فما دام أم بيغمر أمية صلى الله عليه وسلم أفرمي صحة تندرسية فول تندرسية وخاصة أو كسيك خوي تسليمي خوا كردو خوي تسليمي شريعتي خوا كردو إذا أو برسيارة هقل دكتورة برزة كان كريا من لوانية جاري واهي إما بات تداخلي هندي مسائل لكن بلام هر عقلا دوان زمان يعني زمان كاكتو فول أخويتو أخويتو أما جر رمضاني أو يك إسراحة بيه بجسد إسراحة بيه بمعدة توزيب شكولا بيتوا إذا شا أجر فرنج به إنسان أي تيك أبوي خفيف به كواتا أو هموش تكان خفيفة كات والرمضان إيش كم خواردني هموش تكان خفيفة كات وفي مصاصة فرميت بني آدم بيوستي بچن لقميك يقيمنا به صلبه يعني ظهره كبشتي خوي بيراب قريب قيتو قول به چن لقميك لقيمات ناويناوا تصغيري لقمية لقيمات تيكي بشوك چن دانيك أفرمي أجر هر زور حزي لخواردن كريب بسي بشو بشكي بو خواردن وبشكي بو خواردن وبشكي بو هناسة إما ما نجي رمضان جي هناسة جنامينتو أو تو بشورة مزجوتو أو تراوي حيو أما إلا يشبت إلا يراستو أو إلا يشبت جوله هناسة يعني جاري واحد جنج بيني ولا مزجوتها دانشتوه بدانشتانو نيجي كدوه أو نيخ واردوه مثلا يعني واهستك كاك مانجي رمضان وتوان خوبي إلا لقالب لمانجي رمضان خوبي إلا هم قالب كان جياوازه إذا كيس هي ساعات سي شونان خوا إناني باني ساعات شش وحوتي باني قال لا دي كان يشبه هدوين يجي باني أنا خون إذا أمر مانجي رمضان هم اشتكان عكسن كواتا ما دام هم يعكس أبي خواردني جم كم بيتوا خواردني جم عكس بيه مع عدم إسراحتك كم اهتمام بخواردن بم صوموا فرمي تسحروا فإن في السحور بركة أو بركة أو نيتا إرابيني أو قتل نفسه أو بركة كاتكية شو كباسي لوطك أفرمي ونجيناهم بسحر لكاتي باشوا نجاة باندان ابن عمر فرمي من على كان من هلصان بويتوشي أو بركتي سحور بن سحور لبركتي بركتي لخواردنانية إيه ما كاتي كان يوجا كين في مصاصم شيء أفرمي صلوا صلاة مودع يعني نيجي شيء كسيك أخوة في زيد الدنيا بك إيه من رمضان أنا أخوارنا كمان كأنما آخرنا أخوارنا الرجيان معنا كاكا يشتغل ببرتو ما هو ناخوارني كيجا خوي هتا إراميا عزيتي خود مدى وإن لنفسك عليك حقا نفسي حقي فيها بوتو خودنا راحتك يعني إحصائيات هي لما نجي رمضان خسخانة كان خلقي زورتيشن بێگومە مامۆستایان خی گەورە پاداشتی بە خێر بداتەوە و زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی بەفەڕ. ئازیزان و خۆشەویستانم لێرەش داتنێم کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ داوای فەڕ و بەرەکەت و مێرەبانی خواکەم بۆ تەواوی ئێوەی عزیز و خۆشەویست خی گەورە دڵ و دەروونمان ئارام بکات بمانگەێنێ بە مانگی پیرۆزی ڕەمەزان تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم.